السلام عليكم. وعليك السلام أوص- السلام عليكم. وعليك السلام ورحمة أوصف الله زر وبركاته. باشي حوالك ناصر يا برز سلامتي ساكت باشا الحمد لله سلام. باشي يا خو بخير بسلام يا سلام يا ربي. ربي ناصر جنبا عندك بون اشتبكين ديدس خوش ما هو بيا كذا تبينم لا عندك فيديو اشتباه ذكي هات في ذري لمزقوتين بلى دعوه بانجازنا وذري شكل زوز باش في الوقت بس وش سلامة اللي يا ذكر ان شاء ربي. الله خاي ورب على الدوام خير بوك إن شاء الله. خاي ورب الدوام سلامة يا يا ربي. ربي سلامة يا أخوان. اگر فرمایش داشته خوش شوی فيلم خوش بو میشه بخوینی والله فرمایشتێکی پێغەمبەرم صلی الله عليه وسلم بۆ بیرکەوتەوە کە لە گرنگی هاوڕێ و هاوڕێگرتن باس لە ئینسانێکی عەترفرۆش دەکات. لە صحیحی بوخاری داهاتووە یەکەمی فەرمایشتەکەیدا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم مثل الجليس الصالح كحامل المسك نمونەی هاوڕێی باش و چاک وەکو چی وایە وەکو ئینسانێکی عەترفرۆش وایە. زادە فەرمێ فحامل المسك إما أن يحذيك ئینسانێکی عەترفرۆش ئەگەر بچیە لای یان ئەوەتانەیە عەترێکت پێ دەدات یان هەندێکت پێوەردەکە ئەگەر هەرگیز نەبێت یاخود ئەوە تا ئەن یەبتاع منه یان ئەگەر هەر نەبێ شتێکی لێ دەکرێت عەترێکی لێ دەکرێت بۆنێکی خۆشت بۆ دێت هەر لێی سودمەند دەبیت یاخود ئەوەتانەیە ئەو تەجد منه ریحا طیبة یان ئەوەتانەیە هیچ نەوێ بەلایدا ڕەت بی بۆنێکی خۆشت بۆ دێت لە هەموو ڕوویەکەوە لە ئینسانێکی عەترفرۆش سودمەند دەبی بۆنێکی خۆشت بۆ دێت. ئەوە نمونەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی دەکات لەسەر هاوڕێی باش پەیامێکە بۆ هەموو گەنجێک بۆ هەموو ئینسانێک بۆ ئەوەی کە لە هاوڕێیەتیدا هاوڕێیەکی باش بگرێ بۆچی چونکە هاوڕێ کاریگەری زۆر بەسەر ئینسانەوە هەیە. محەممەد ڕاتم ناوەلەسی جوانی فەرمووە دەفەرمێ الصاحب صاحب هاوڕێ ڕاکێشەرە یان بەلای چاکەدا ڕات دەکێش یان بەلای خراپەدا. لوقمانی حەکیم ڕزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت ئامۆژگاری کوڕەکەی دەکات و بە کوڕەکەی دەڵێت ئەی کوڕم لە دوای ئیمان و ئیسلامەتی یەکەم شت کە دەستی دەخەی بە هاوڕێیەکی باش بێت بە هاوڕێیەکی ڕاست بێت چونکە دەفەرمێ هاوڕێ بۆ ئینسان وەکو دارێکی بەردار وایە. داری بەردار دەفەرمێ یان ئەوەتانەیە دەچی لە ژێر سێبەرەکەیدا ئیسراحەت دەکەی و دادەنیشی سێبەرت بۆ دەکات وانە یان ئەوەتانەیە ئەگەر برسیت بوو لە میوەکەی دەخۆی و پێداویستی خۆراکی خۆت جێبەجێ دەکەی یان ئەوەتانە ئینسان لە سێبەرەکەی سودمەند دەبێت یان لە میوەکەی دەخوات یاخود هیچ نەبێ ئەو دارە زیانت لێ نادات. جا هاوڕێی باشش ئاوایە زۆر گرنگە بۆ ئینسان پەیامێکە بۆ هەموو گەنجێک بۆ هەموو ئینسانێکی مسلمان کە هەوڵدا هاوڕێی باش دەستخات. مالیکی کوڕی دینار قسەیەکی زۆر جوانی هەیە دەفەرمێت بەڕاستی ئینسان ئەگەر لەگەڵ چاکەکاراندا لەگەڵ ئینسانێکی باش لەگەڵ خەڵکێکی باشدا دەفەرمێ ئەگەر بەردان کێشی هێشتا باشترە وەک لەوەی لەگەڵ خراپەکاراندا حەلوای بخۆی و شیرنی بخۆیت. سبحان الله ئینسان ئەگەر لەلای ئینسانی خراپ ئیمتیازێکی دنیایشی دەستکەوێت هیچ نییە دواتر ئەو شیرنیە لە قیامەتێدا بۆ ئینسانی تاڵ دەبێت. ئەو فەرمایشتە پەیامێکە بۆ هەموو گەنجێک بۆ هەموو ئینسانێک پێمان دەڵێت ئینسان هەوڵدا هاوڕێی باش دەستخا لە ژیانیدا چونکە هاوڕێی باش وەکو ئینسانێکی عەترفرۆش وایە لە هەموو ڕوویەکەوە لە ئینسانی باش سودمەند دەبی لە دنیا و لە قیامەتیدا لێی پەشیمان نابی. بەڵام ئینسانی خراپ هاوڕێی خراپ وەکو چی وایە وەکو ئاسەنگەرێک وایە کە لە هەموو ڕوویەکەوە ئینسان لی زەرمەند دەبێت. جا تەماشاکە و بزانە سەیرکە لە لای ئاسەنگەرێک چیت دەست دەکەوێت و چ دەبینی. السلام عليكم وسطى باشي أحوالك سلامتي باشيت حالوز باشي أحوالك ساكت سلام بي يا ربي. فرمایشتێکی پێغەمبەری هەبوو صلی الله عليه وسلم سەبارەت بە هاوڕێی خراپ وەکو ئاسەنگەرێک وایە. جا بەشی دووەمی فەرمایشتەکەی پێم خۆش بوو لە لای جەنابەت بخوێنمەوە ئەگەر پێت خۆش بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکیدا دەفەرمێت کە لە صحیحی بوخاری داهاتووە هاوڕێی خراپ و چاک نمونەیەکمان بۆ دێنێتەوە کە لە بەشی دووهەمیدا دەربارەی هاوڕێی خراپ دەفەرمێت ونافخ الكير إما أن يحرق ثيابك وإما أن تجد ريحا خبيثة.
پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم هاوڕێی خراپ وەکو ئەوە وایە کە ئینسان بچێتە لای ئاسنگەرێک جا کە دەچێتە لای ئاسنگەر ئەو پڕۆشکە ئاگرانەی کە لە ئیشوکاری ئاسنگەرەکەی بەرز دەبێتەوە ئەگەر ئینسان بچێتە لای ئەوی یان ئەوەتانەیە ئەو ئاگرەیە پۆشاکەکەی بەری بکەوێت دەیسووتێنێ پۆشاکەکەی دەسووتێنێ و زەرەری پێدەگەێنێت یان ئەوەتانێ ئەگەر هیچ نەبێت کە بەوێدا ڕەت بێت بچێتە لای ئەو کەسەی بۆنێکی ناخۆشی بۆ دێت ئەوە نمونەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆمان دێنێتەوە بۆ ئەوەی کە لێ حاڵی بین هاوڕێی خراپ لەگەڵدابوونی هاوڕێی خراپ چەندە کاریگەری بەسەر ئینسانەوە هەیە و زەرەر و زیان لە ئینسان دەدا وەکو چۆن ئەو ئاگرە زەرەر لە ئینسان دەدات شاعیریش جوانی فەرمووە دەفەرمێت نەمدی وە تاڵ و شیرن پێکەوە چاوێت چانەبێ ئەو کەسەی کە هاونشینی چانەبێ پێت چانەبێ ئەو کەسەی کە هاونشین و هاوڕێی چاکی نەبێ بەڕاستی دیارە دەلیل لەسەرەوەی کە ئینسانێکی باش نییە